بیرۆکەی دروستبوونی پێشانگایەکی لەم شێوەیە لەلایەن بەڕێستانەوە چۆن بوو؟ بەڵێ ئەمێکە بەتەمای پێشنگایکی وای بەڵام خۆمە کاتمان بۆ نەگونجاو ئەس زۆر سوپاسی دامەزراوی ڤێمەکەم کە توانیان ئەم دەرفەتەمان پێ بدەن نەشنگایەمان بۆ بکەنەوە زۆر سوپاسیانەکەم. ژمارەی ئەو کامێرانی کە لێرە ئەمڕۆ نمایش دەکرێن چەندن وە کۆنترین یان چ جۆرێکە؟ ئەڵێ وەڵا ژمارەم کامێرانە کە لێرە هێن پێشانماناوە هەر جێگەی ئەوە بۆ تقریبان لەسەر و حوسە کامێرە و بۆ هەزار کامێرەیەکە بێت تقریبان بەژمانن لە ماژمار بەس کامێری کۆنیشمان لایە کامێرەیەکی کۆنمان لایە تەمە هی ساڵی 1986 دروستکراوی ئەوروپایە بەزی تر شاریکەکەی نییە بەدەست دروستکراوە ئەوە. وەستا ساڵح چۆن تێکەڵ بە دنیای کامێرە و چاکردنی کامێرەی فۆتۆ بوو؟ وەڵا وەکو هەموو هەرۆڤی هەش کەسێ هیوایەتێکی هەیە من هەر لە مناڵی حەزم لە بابەتی ئەلکترۆنیات بووە ئیتر بگرە لە رادیۆ و تەلەڤیزیۆن و ڤیدۆ و کامێرە ڤیدۆ هانیومە تا ساڵی کۆتاییەکانی ساڵی 95 داخلی جیهانی کامێری فۆتۆ بووم تایبەت بە تەفلیحاتی فۆتۆ بەهۆی دوو برادەری خۆشەویستم و کاک بوران و کاک جەزای ڕەحمەتی جەزای گۆنا پێ خۆش بێ زۆر. کاک ساڵح ئەمێ بپرسم کەواتە ئەمە خولیای مناڵی بەڕێستان بووە یان وەک پیشەیەک بۆ ژیانی خۆت و بۆ بژێوی ژیان هەڵەبژاردووە ئەمە خولیایە یا بژێوی ژیانەکە تۆ چوویتە تەنیا ناو دنیای چاکردنی کامێرەوە؟ هەڵێ وەڵا وەکو خولیا هەر خولیایەکم هەبوو لەگەڵ چاکردنەوەی ئامێرە ئەلکترۆنیەکان هەر لە مناڵی و حەزم لێ بووە عاشقی هەڵوەشان و چاکردنی ئەدەوات ئەلکترۆنیەکان بووم و کە لە ساڵی کۆتاییەوە پێنجەم دەرفەتەم بۆ گونجا ئەوەی کە عاشقی ئیشەکە بووم هەر کارێک هەر ئیشەکەی لە ژیاندا عاشقێکی لەگەڵات نەبێ حەزێکی لەگەڵات نەبێن ناتوانانی سەرکەوتوو بیت. کاک ساڵح لەم ساڵانی دوای یا بەتایبەت بەهۆی گۆڕانی سەردەم و هاتنە ناوەی ئامێرە ئەلکترۆنیەکان و کامێرەی زیاتر بڵێن بە دەسەڵاتیان گەشتووە وێنەی فۆتۆیی چاپکرا و کەمتر بۆتەوە ئایا ئەمە کاڵبوونەوەی پێوە دیارە لەلایەن هاوڵاتیانەوە بەهۆی هاتنی ئامێرە ئەلکترۆنیەکان و مۆبایل و ئایپادەوە کاڵبوونەوەی پێوە دیارە ئەو وێنە چاپکراوانە؟ هەڵێ ئەوەی ڕاستی بێت لە دوای شۆڕشی موبایل بڵێن هاتنە ناوەی موبایل بۆ ناو وڵاتەکەمان و پەرسەنی تەکنۆلۆژیا زۆر بەسەریاژی کامێرەی شخصی ماڵانی ڕاگرت و ئەمە سەرەرێکی زۆر گەورەشی لە ئەرشیفی ماڵان لە ئەرچیفی بنەماڵەکان لە ئەرچیفی هەڵێم نە کوڕوزان بگەکرە سەتاسەری عالەم لەبەرەوەی جاران ماڵەکان یان کەسەکانە چۆن بۆ سەیران بۆ گەشت بۆ شوێنێ کامێرێکیانە برد فیلمێکی 36 تێ کرد ئێتر ئەو فلیمە ئارشیفێ بوو لە ماڵەکە ڕسمەکەی تەباکە فلیمەکە گەر تێکی شوێ ڕسمە دوانی لێ تێکە چوو ئەوە لاکەی ئەمایەوە بەس ێسەکانی بەداخەوە ئەتوانم بڵێم لە سە ماڵە بیزمەڵ هینی نەبێت ئەرشیفی 10 ساڵەمە پێش 20 ساڵەمە پێش لەبەروەی کاتە موبایلەکەەوە کاتێک گەزانانی یا موبایلەکە ئەکەوێتە ئاوەیان ئیمارەکەی تێکەچێ هەمووی ڕسمەکانی لە کیسەچێ بەداخەوە. وەستا ساڵح ساڵانێکی زۆرە سەرقاڵی چاکردنەوەی کامێرەی فۆتۆیە و لەگەڵ گۆڕانی سەردەم و بڵێن هاتنە ناوەی ئەم جۆرە ئامێرانە هیچ سەختیەکی بۆ تۆ دروست نەکردو بۆ چاکردنەوەی ئامێرە سەردەمیەکان؟ هەڵێ نسبەت ئیشی ئێم و ئیشی ئەمە پیشەوەرەکانەوان ئیش ئەلکترۆنیەکەن بگرە بە هەموو ئەدەوات ئەلکترۆنیەکان و شۆڕشێکی زۆر سەریعی پیشەسازی هەیە ئەلکترۆنیات هەیە یعنی ئەگەر تۆخۆ نەگونجێنی لەگەڵ ئیشەکانە و نەچی بەداچوونی بۆنەکەی یەکسەرەکەویتە دواوە تەبعاً بگرە کامێرەی ساڵی نەوەتەکان هاتا وەزارەکانیش کە فلیمی 36 نیگاتیڤی بۆ بەکارات لەگەڵ ئێسەکانت جیاوازی زۆرە ئیشەکان بۆ ئێمە قورستتر بووە لەبەرەوەی زۆری ئەکەوێتە بابەتی ئەلکترۆنیات و ئەکەوێتە بابەتی خەریتە و ئایسی ئەوانەوە بەس بەعامەگەر شتەکە پارچەمان هەبێ یا لە بازاڕی عالەمیون نزیک بین شتەکەش ئاسانە بێ بۆ ئێمە بەس دووریمان لە بازاڕی هینە عالەمی و جیانی و
تۆزی شەکەی بە قورسکردی موادمان مەگاتە دەست. کاک ساڵح کۆتا پرسیارم ئەمەوە بپرسم ئەو پێشانگایی ئەمڕۆ کە ئەکرێتەوە ئەم کامێرانی کە بەڕێستان داتانناوە بۆ فرۆشتن یاخود تەنها نمایش دەکرێن؟ وەڵا ئەتوانم بڵێم یەک کامێرە گەر بڵێم زۆرترین پارەم بەنێن نایفرۆشم. من هیوای دەکەم ئەرچیفکردنی کامێرە کۆنەکانە بۆ شارەکەم کە جێپەنجەیەکم دیار لەم شارای ژەڵا شوێنێک بێ مەتحەفێ بێ کە لە زمرەی حکوومەتا بێت ئەم موادانە پارێزێ ئەژینا ناوەڵی پارچەی بۆ فرۆشتن نییە. زۆر سپاس بۆ بەڕێز وەستا ساڵحی کامێرە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ سەوسان لێرە ئەمڕۆ لە گەلەری ئارتفرۆش لێرە پێشانگاکە کاتژمێر 7 ئێوارە دەکرێتەوە و لە ڕۆژانی دواتریشە لە گەلەری ئارتفرۆش بەردەوامی دەبێت. ڕێژنە سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.